بینێرانی ئاگەی و خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد وەکری شەریدادەم لە خزمەتتانام لەم بەشە لە بەرنامە ساڵی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا وتوێژێک بکەین سەبارەت بە بەحث و قسە و باسێکە لە زبانی حەسەنی خەیرۆ لە ڕێبەری کۆمەڵەوە سەبارەت بەم ئیتفاقاتەی ناوخۆیان هاتۆتە پێشوپێر ئەو پرسیارەکانم ئاراستە بکەم ساڵی سەرداری ئەگەر دەنگی منەویسی بەخێرەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سپاس دەکەم، سڵاوم هەیە بۆ خۆت و بێرایی تەلەڤیزیۆنی پەرتۆ و لە خزمەتتە. زۆر سپاس بۆ تۆ. ساڵی سەرداری تۆ بۆ خۆت لە تەلەڤیزیۆنی پەرتۆ بەشی کوردی داوات کردووە کە سەبارەت بە جوابدانەوەیەک بە قسە و باسی دۆکەی حەسەنی ڕەحمان پەنا کە لەگەڵ تەلەڤیزیۆنی کۆمەڵە بوویەتی داوات کردووە. حەزەکەم سەبارەت بەم وەزعیەتەوە قسە و باسە تەوزیحاتێک بدەیت بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆوە باس لەمە بکەیت کە ئەم تەشەنوج و شلوقیە چییە دەستی پێکردەوە لە چۆ دەستی پێکرد؟ بەڵێ پێم وابێ زۆر کەس و بەتایبەت ئەلیتی سیاسی ئێران و جامعی کوردستان ئەم وەزعەوە بەهەرحاڵ هاتۆ سەبەرەوە ئیختلافاتی ناو حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەدا ئاگادارن و چەند ئەمەخۆ ئەم ماوەی چەند ڕۆژ ڕابردووە نەبووە. ئەوە چوار پێنج ساڵ لەلانی کەم اختلاف هەست لە سەر مەسائلێکی واقعی لە ناو حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە و هەردوو تەرەف بەهەرحاڵ هەرچەند لایەنی جەناحی کۆمیتە ڕەهبەری کۆمەڵە تا ماوەی لەمەوەەر و توێستی اختلاف نییە و ئەمانە اختلافە تاشن، بەڵام بلەخەرە مەجبور بوون و هاتوون ئەوانش قسەیان کردەوە. جەناحی مقابلیش هەم لە تەلەڤیزیۆن هەم لە بەهەرحاڵ ڕەسانەهای عمومی لە دنیای مەجازی قسە و باس خۆیان دوو تەرەف کردووە لەسەر ئەم اختلافاتە و لە ساڵی ڕابردووە بە تایبەت جەناحی ئیبراهیمی عەلیزادە دەستی داوەسە حەزفکردن و زۆر لەم ڕەفیقانەیان وا لە کۆمیتەی تەلەڤیزیۆن بوون یا لە بەرحاڵ ئۆرگانهای مختلف بوون. مەسەڵەن یا ڕەفیقێکیان کاگڕۆفی پەرستار فەرماندەی نظامیان بووە 3 ڕۆژ لەمەوبەر کاغەزێکیان بۆ نووسیوە لە هەندەبیرخانەوە دوای 30-40 ساڵ فەرماندەی نظامی کۆمەڵە مەسەڵەن سەر مەسئولیەتیان کردووە یا خۆسرەوی بۆکانی کە مەسئولی تەلەڤیزیۆن بۆ یا زۆر کەسی تر ڕەفیقەکان وا لە تەلەڤیزیۆن نابوون لە کۆمیتەی تەلەڤیزیۆن نابوون. حەمەی کەماڵی کە کەسێکی ناسراوە و هەل لە ئەوە ڕۆژ و دامرزانی رادیۆ کۆمەڵە و تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە فعالیتی کردووە. ئەمانیانە هەموو سەر مەسئولیەت کرد بلەخەرە ئەم اختلافە گەیە حەدێک کە ئەوان مەسەڵەن لە کۆنفرانسی خارجیانە بلەخەرە ئەوانیان بانگ نەکرد و لە کۆنگرەی کۆمەڵا واقعە لە ڕۆژهای ئایندا بەرگوزار بێت ڕەسمەن ئەلامیان کردووە کە ئەمانە حەقیان نییە خۆیان کاندیدکەن و بێنە ناو کۆنگرە لەبەر خاتر بەحاڵ دەلای لێوە نووسیاوە لەویە لە ئاینامەی کۆنگرەی کۆمەڵا. هەرچەند 3 هەفتە دوایەوە ئیبراهیمی عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە لە شاری کۆنا ڕەسمەن باسی کرد کە ئومیدوارین ئەم ڕەفیقانە بێن بۆ کۆنگرەی کۆمەڵە و هێنی نەکەن بایکوتی نەکەن لە حاڵێکە بە لە ئەم سوڕانی ئیبراهیمی عەلیزادە لە ئەو ئاینامی کۆمەڵاوتیان گەرەکمەوە بێژم ماوەی لەمەوبەر 3-4 ڕۆژ لەمەوبەر لە ئیدامەی ئەم اختلاف و کێشمەکێشانە بلەخەرە تعدادێک لە ئەعزای با سابقە و ناسراوی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە کە 7 کەس بوون چون بۆ ئوردوگای کۆمەڵە و ملحق بوون بە کەسانێتر وا لەوێن و لەم بۆچوونە دفاعەکەن کە ئەچنە ئەوێ دوای ئەوڵەن ئیمکاناتیان لە اختیاردانانێن و نامەی دەبیرخانە گویای ئەم حقیقەتەسە هەرچەند هەم حەسەنی خەیر یا حەسەنی ڕەحمان پەنا بەخشن و هەم جەماڵی بزرگپور ئیمڕۆژ مساحەبەی کرد سەعیان کرد تەوجیهکەن، بەڵام نامەکە ڕەش لەسەر سپی نووسیاوە و وتراوە کە ئێوە نابێ لێرابن و پێشمەرگەی ئێمە مەسەڵەن ئیحساسیە و ممکنە ئێتفاقی قۆمێ و بەرحاڵ مەرزوم وەستە تهدیدیان کردن زۆر ڕەسمەن تهدیدیان کردون و دەبێ پشنە دەرەوە لە ئوردوگا و ئەگەر نەوێن ئێمە چوزان مەجبورین بە ئاسایش مراجعەکەین
کە خۆ بەوانیش تایسە جوابیانداوە سۆ قسەی خۆیان کوتیان ئێمە لە ئێوە ئاخر خۆ ساحب حەقتر بووین لە ئێوە باسابقەترین لە ئێوە زەحمەت زیاترمان کێشاوە چۆن نەکرێ ئێوە ئیجازەن بە خۆتان ئەسڵەن شتیاوە بێ بەڵام بە هەرحاڵ دوای ئەم جەدەلانە و ئەم بەحسانە و نامەی دەبیرخانە و یەک دوو مورد کە لایەن دەبیرخانەوە جەمال بزرگپور ئەچێ لەگەڵ و ڕەفیقانە قسەکە بە هەرحاڵ ئەو ڕفیقانە مستەمەمن کە ئیدامی کار خۆیان بن لەوێەوە بە حەقی خۆیان نزانن لەلایەن ئەحزاب و جەریانات و نیروهای چەپ و کۆمونیست و ئازادی خوازۆ لە سەراسەری ئەم دنیا ئەوانە وا بەرحاڵ مەسئلەیان مەسائل جامعی کوردستان یا ئێران بووە بەم نامەی دەبیرخانە و بەم تهدیدە زۆر بە دروست ئاعترازیان کردووە حەقتان نییە ئەمانە حەق خۆیانە فعالیت سیاسی بکەن نابێت لەبەر خاترەوە مخالفی سیاسین ئێوە مەحرومیان کەن لە ئوردوگا یا لە هەرچێشتە ببوورە منزورتەوە جەماعەتێک لە خودی ئوردوگاکان خۆیان ئەوە ئەترازیان کردووە بەکێ ئەو ئەترازیان کرد بەو نامەی دەبیرخانە نا ئەو ڕفیقانە واچوونەسۆ ڕفیقانە واچوونەسۆ قبولیان نەکردووە جوابیان داونەسۆ لەوەلا غەیرس ئەوەل ئەحزاب و جایەت سیاسی لە دەرەوەی وڵات بلاخرە فعاین سیاسی ئازادی خوازەکان بە دروست هەموویان ئەم هینیان محکوم کردووە بۆیە مەسەڵەن حەسەنی ڕەحمان پەنا لەو مساحبەیە و جەماڵی بزرگپوریش ئیمڕۆ هاتن تەوجیهی کەن چون زانیان لەگەڵ مەوجێک لە ئەعتراز مەوجێ لە پشتیبانی لەو ڕفیقانە لە ئیدامەی فعالیەتیان حەقی فعالیەتی خۆیان لە ئوردوگای کۆمەڵا لە هەموو شوێنێک باس کردووە بۆیە تحت فشار قەراریان گرت و ئەو مساحبەی دوێنەی حەسەنی ڕەحمان پەنا و ئەم ڕۆی جەماڵی بزرگپور نەتیجەی ئەم ئیعترازاتە وەسیعە بووە گەر بنیام تەوەجوکا بە ڕەسانە و دنیای مەجازی حەچێ شوێنە ئەیبینیت بۆیە ئەمان بە نظر من زاهرن پاشکشیان کردووە بەرعەکس ئەوە واتێن لێرەیەژن ئەوانە ڕەفێق ئێمن جێگەڕێیان پێ نێداوە بەرعەکس ئەوە کە دێژن ئەوانە خۆشەویست نیە مەهای ئمڕۆ جەماڵ بزرگپوری یا حەسەنی ڕەحمان پەناوتی تەهدیدیان کردون یەک دانە چوزان دەمانچەیەکیان نەداوە پێیان بۆ لە خۆیان دفاعکەن ئەو ڕەفیقانە کەسانێ وا 42 ساڵ لەو تەشکیلاتە زەحمەتیان کێشاوە فعالیەتیان کردووە لە گشت ئەمانەیش زۆرتر زەحمەتیان بۆ کۆمەڵ و حزبی کوردستان کێشاوە گەرەکمە ئەوە بێژم وەزعەکە ئاواسە ئەم تەشنژە لەوێ دروست بووە ئەمان بەم دوو مساحبە زاهرن مقداری عقمنشینیان کردوە بەڵام هەروواکە ئیمڕۆ جەماڵ بزرگپور قسەی کرد وتی دەبێ بڕۆن لەم ئوردوگا ئەمە حەقی قانونی و نازانفان و فیسارەوە بچن لە تەریق حکوومەتی هەرێمەوە مەسن ئەمە کە هاتۆ سەبەرەوە لە چوارچێوەی ئەو بەرخوردانە بۆ تا ئیسە کۆمیتەی ڕێبەری کۆمەڵە و کەسانێ وەکو حەسەنی ڕەحمان پەنا و کەسانێ وەکو جەماڵ بزرگپور و بە تەئیدی شخصی ئەوەڵ یانێ ئیبراهیم عەلیزادە هەموو ئەمانە چوە سەبەرەوە بەرامبەر بە ئەو ڕەفیقانە بۆیە لەگەڵ موجێک لە ئەتراز بەرەو ڕوو بووە و ئەمانە بەنەزە من فعلەن ئەقەمنشینێکیان ئالەم سەدحا کردووە زاهرەن ڕوو بەدەرەوە بەڵام هیچ ئەقدامێکیان بۆ ئەوە کە ئەم ڕەفیقانە لە ئیمکاناتی بەرخوردار بن نیان کردووە زۆر سپاس بۆ تۆگەهەکان لە ساڵی سەرداری بخۆت باست کرد بە نامەی جەماڵی بزرگپور بێساوەکو مەسئولی دەبیرخانیان کە ئەو نامەی نووسی و بە قەولی خۆشتان بۆنی خوێنی لێ هاتووە ئیشارەت کرد و حەسەنی ڕەحمان پەنا و حتا لە مساحبەکەی ئەو ڕۆژیا جەماڵ بزرگپور باسی لەوە کرد کە ئەگە بمزانیایە ئاوارە و دەرزەکە و بە قەول داخلی بووە ئەگەر نا جۆرێتر مەنووسی بەڵام جۆرێترەکەشی هەروەتی مەزمونەن هەر ئەوە بوو بەڵام ئەو وەزیەتی نامەکەی جەماڵ بزرگپور وە کە تۆ ئیشارەت پێکرد بەڵام بۆ حەسەن ڕەحمان پەنا باز لەواکە کە ئەمانە ئەم ڕفیقانە لە ئوردوگا ئازادانە هاتوچۆکەن و ئیمکاناتێکە ئێمە هەمانە لە اختیارەوانیشە هەیە من ئومیدوارم ئەو ڕفیقانە خۆیان بەرحاڵ جواب بنەوە بزانین وایە تاوە نازەوە هەرچە کەسە ئەزانێ و ئێمەش خەبەرمان پێیا کردووە شتی وانییە یعنی ئیمکاناتیان لە اختیار ئەو ڕفیقانە و حەقی خۆیانە دانەناوە و کەماکان تحت فشارن و جوابی داخواز و متالباتی ئەو ڕفیقانە کە هانەوێ و حەقی خۆیانە و کەسانێک بوون و هەر لە ئەوەڵەوە بۆ ئەو کۆمەڵە زەحمەتیان کێشاوە هەروکو ئێمە ومانان
ئەمانە بەحاڵ نەوێ و ئیمکاناتیان لە اختیاردانەوە بەڵام خۆب ئەمانە مەجبورن تحت فشارێک وا قەراریان گرتووە ئەم حەسەنی ڕەحمان پەنا و جەماڵ بزرگپور و کولەن ڕەهبەری کۆمەڵە تحت ئەم فشارەوە لایەن خەڵک و ئازادی خوازان و ئەحزاب و جەیانەت چەپ و کۆمونیست و قاریان گرووە گەرەکیانە ئەم وەزعە مەسەڵەن ئارامۆکەن نەیانزانی کە بلەخەرە ئەو نامەوە ئاوا بەو تەهدیداتەوە بوو جواب وەرەگرێ لەلایەکەوە بە نەزەر من وێسانی هەرە و ڕفێقانە لەوێ و دفاع لە حەقی خۆیان لەوێ و بە ئیزافەی ئەوە دفاعی ئەحزاب و جەیانات و ئازادی خوازان لە ئێران و لە کوردستان بەتایبەت بۆ سەبایز ئەوە ئەمان فعلەن بە دەرەجەیەک عەقەبنشینیان کردووە تا بزان چ ڕێگەیەکی تر ئەدۆزنۆ بۆ ئەوە بەرنامەکان خۆیان بنەبەرۆ و ئەو ڕفێقانە مەحرومکەن لەو حەقەوە لە ناو کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانە هەستیان. زۆر سپاس ساڵی سەرداری پرسیارەکەمە مەیە حەسەن ڕەحمان پەنا بۆ ئاوا تووڕەیە باتەوەجە بەم تەوزیحاتەی کە خۆشت دای زۆربەی خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب و جەریان و ئەحزاب ڕەخنە لێگرتوون داوان لێکردون ئەم وەزیەتە نەبێ تەرادیان بەو نامەی دەبیرخانە کە لایەن جەماڵ بزرگپور و نووسراوە ئەم کاریان کردووە بەڵام تووڕەتر لە هەموو کەسێ لە حزبی حکمەتیز تووڕەن و دەڵێن ئەمانە لە ئوموری دەرونی و داخلی ئێمە دەخالەتەکەن تۆ بۆ تەوزیحاتەیەمان چ جوابێکتەدا؟ بەڵێ بەنظر من تەبیعیە حەسەنی ڕەحمان پەنا یا ئەو کەسانە وا بیر بکەنەوە وا تەبلیغاتکەن تەبلیغاتی بەداخەوە دەبێ بڵێم درۆینەیە ئەوان بە تۆر واقعی ئێمە تایسە لەبار تەشکیلاتی و ڕسمەن هیچ دەخاوەتێکمان نەکردووە خۆ معلومە حزبی کۆمونیست ئێران لەگەڵ ئێمە هەر نەهادێکە ناو شەش جەریان شۆرای هەمکاری و حتا لەگەڵ ئەمانەیشە تا ساڵ و نیوێ لەوە بەر ئێمە بە یەک ارتباطمان بووە بارها دانیشتوین کنفرانس کۆڵمان گرتووە لەگەڵ ئەمەی وایسەهان لە ڕاهبەری کۆمەڵە ئێمە ارتباطمان بووە وەرێ مطلقاً دەخاڵەتی تەشکیلاتیمان لەم داستانە نەکردووە بەڵام معلومە جانبدار بووین معلومە لەو خەتە دروسەوە بە کۆمونیزم نزیکترە دفاعمان کردووە و ئەیشیکەین خۆی ئێمە ئیجازە ناگرین لە کەس لەم بارەوە بۆیە من وازانم بەداخەوە ڕاهبەری کۆمەڵە و کۆمەڵە شیفتی کردووە بەرەو ناسیۆنالیزم گەرێکێ بڕوات گەرێکێ بەو کەمپە ملحق بێ بۆیە بلەخەرە کۆمونیزمی کارگەری وە لە بەر بانگشتیانە و حزبی حکومەتیست بەهی نەزانێ بە مانە ئەزانێ و بە ئەو ڕفقانە یەکێ لە حربەکانیان تایسەوە بووە کە ئێوە لەگەڵ حزب حکومەتیست و نازام کۆمونیست کارگەری و نازم خەد مەرسول حکومەت ئەبەنە بەرەو ئەوانە تا ئیسا ئەم هینیان تەبلیغاتیان کردووە بۆیە ئێمە بە دروست دفاعمان کردووە تا ئیسا لە خەتی خۆمان لە کۆمونیزم لە بەرابەری تەڵەبی لە سابقەیەک وا حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە بوویانە هیچ کەسێک هیچ حزبێک هیچ قدرتێک ناتوانێت بەر بە ئێمە بگرێ کە لە کۆمونیزم و لە ئازادی خوازی و لە حزب و جەیانات و نەهادگەلێک وا لەم ڕاستە فعالیەتەکەن بەرمان پێ بگرێ بەرعەکسەکەی بە حەقی خۆمان نەزانین حەقی بەیانی ئێمەیە حەقی ئازادی ئێمەیە هەر کەسێک لەخرە تەبلیغات بکەین پێمان وابێ غەڵەتە بۆیە وا ئەزانم ئەمە کە تووڕەیە ئەمە کە عەسەبانیە لەبەر ئەوەسە ئەزانێ کە کۆمونیزم کارگەری حزبی حکومەتیست لە بەرگشتیۆ مانعە بۆ ئەوە ئەمانە بەڕەحەتی ئەم شیفتە بکەن بۆیە مەسەڵەن حەسەنێ وا لەوە بەرلەمورد عەبدوڵڵا و عومەر ئیلخانیزادە و جۆیەترێ قسە کرد لەم مساحەبە زۆر بە موسبەت زۆر بە دڵئاوەڵایی باسەکە و چوزام حتا ئەوە نەترسێنێ یعنی مخالفینی سیاسی خۆی لەناو حزبەکەی خۆیان ئەترسێنێ لەوە کە لەگەڵ ئەوانە ارتباطیان هەست بە تۆر واقعیش هەسیان هەچێ کەسە ئەزانێ بۆیە گەرەکیانە بەم کەمپە ملحق بن بەوە کە مەسەڵەن بە قەڵ خۆیان چراغ زەردەکە ڕەتکەن نازانن لەگەڵ ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستان دوودانە زەحمەت کێشانە و دوودانە حزبی دموکراتە بڕۆن و لە چەپ و کۆمونیزم دوورەکەونەوە هەر بۆیە ساڵ و نیوێ لەوە بەر ئێمە بە هەزار بەدبەختی و زەحمەت ئەم نەهادەمە دروستکردبوو لە کوردستانە ئەوانیشی تیابوو تێکیاندا بەیەکە و ڕۆیشتن و بارها باسیەکە ئیبراهیمی عەلیزادە کە ئەمانە نازانم کۆمونیستەکان و چەپەکان تەسیریان نییە و نین و دنباڵ بە قەڵخۆی نەخودسیان مەگەڕێن وەلێ ئیسە
بۆیان دەرکەوتووە کە ئەو کۆمونیستانە و حیزبی حکمەتیست سیاستی دروست قاتعی هەیە لە دفاع لە کۆمونیزمە و لە مقابل ڕاستڕەوی ئەوانە زۆر ڕۆشن ئەوێسێ ئەمە بە حەق خۆمان نەزانی و ئەیکەین هەتا ئاخر. بۆیە من وازانم تووڕێیەکەی حەسەنی ڕەحمان پەنا لەوەیە کە ئەوەڵەن ئێمە بەحسمان کردووە کە ئێوە حەقتان نییە لەگەڵ ئەو ڕەفتارەکەن لەگەڵ ئەو جەماعەتە. من نازانم حەسەنی ڕەحمان پەنا 1/10 حەسەنی شەمسی زەحمەتی نەکێشاوە، 1/10 ڕەوف پەرستار زەحمەتی نەکێشاوە بۆ کۆمەڵە و بۆ حیزبی کۆمونیست. ئەمە چ ڕەفتارێکە کابراوە لەگەڵ ئینەکە قسەیەکە. بۆیە ئەم هەمووە ئینانیە عەلەی کۆمونیزم کارگەری و عەلەی حکمەتیست لەو چوارچێوە قابل تەوزیحە و بەتایبەت ئەو دەسەنێتە سەر شتێک کە گوایە ئێمە لە ئوموری داخەڵی ئەوانە دەخەڵاتمان کردووە و وتومانە بە پێشمەرگە ئەم شتانە قبول مەکەن. ئەوەڵەن ئێمە ئیجازە ناگرین لە هیچ کەس کە چۆن قسەکەین، ئەمە حەقی ئازادی بەیان خۆمانە، ئێمە حەقمانە هەروەک ئەو حەقە قائلین هەر کەس بێ ئینتقاد کا لە ئێمە ئینتقاد سیاسی زۆر باشە و ئەیشیکەین. بۆیە بەنظر من بەرخوردێکی ئامرانە بە ئەو پێشمەرگانەکەن لەو نامەی دەبیرخانە بەحس ئەوەیە کە پێشمەرگە ئیحساسیە. ئەم تێزە شناختە شدەست بۆ ئێمە گشتمان لە بیرمانە هاوڕێ عەبوو تۆ هەزاران کەس وا ئەو وەختە گشتمان بە یەکۆ بووین حیزبی دموکرات وەختێ شەڕەکەی بە ئێمە گێڕا ئەیان وت کاکەگیان پێشمەرگەی ئێمە نائاگاهن ئیحساسین ئێوە قسەیەکەن تەبلیغاتەکەن بۆیە ئەم شەڕە دروستە بێ. و نامەی دەبیرخانەی ئاغای جەماڵی بزرگپور ئەین ئەمەیەژێ خۆوە ئێمە نەماوتووە ڕەش لەسەر سپی نووسویەسی ئەوە کە ێژن خودجوش وانە ئەوان سازمانیاندا کە ئیمزا کۆکەن و ئەو ڕفێقانە دەرکەن. بۆیە ئێمە لە حرمەتی ئەو پێشمەرگانە دفاعمان کردووە. تۆوا بە قەرار نەبوو بەنابەر قەرارێەوە ئەو وەختە پێشمەرگەی کۆمەڵە بوو و ئیسیشن ئەم بنیامانە نابێ بن بە داردەست هەر کەسێک و بچێ چودانم مخالفین سیاسی خۆیان حەزبکە. قسەی ئێمە ئەوە بووە قابل دفاعە بە هەر حاڵ وەختێ ئەم قسە و باسەکرا ئێمە کەوتینەوە بیر ئەو قسە و باسە وا حیزبی دموکرات ئەی کرد ئێمە لە کەرامەت و لە شەخصیەت و ئەوانەی ئەو پێشمەرگانە دفاعمان کردووە و داوامان کردووە مەکەونە شوێن قسەی کەسێ وەکو حەسەن و جەماڵ و ئەوانە کە لە مقابل مخالفین سیاسی خۆتانە بەکارتان بێنن و ئەمە بە نظر من کۆمونیستی ترین مارکسی ترین ئینسانی ترین ڕفتارێکەوە ئێمە لەگەڵ پێشمەرگانە کردومانە و هیچ شتێک ناتوانێت ئێمە بێ لەم ڕابتا. ئەمە ئێمە خۆزانین 4 ساڵە ئەم دوو جەناحەنا ئەو حزبا هەن بەڵام ئێمە لەبەر تەشکیلاتی و مطلقاً دەخاوتمان نەکردووە لەبەر سیاسی و خۆ معلومە جانبداریمان کردووە بەڵام وەختێ مەسەلەیەتە پای ئەوە کە تەحریک بکەن پای ئەوە کە نەکە ئێتفاقی بقۆمێ پای ئەوە کە ئێوە مەسئولن ئەگە ئێتفاقی بقۆمێ یانێ ها ئەقۆمێ نامەکەی دەبیرخانە عین ئەوەیە. بۆیە ئێمە بە وەزیفەی کۆمونیستی و سیاسی خۆمان مازانیوە خەتا بە پێشمەرگە بێژین ئێوە نابێ داردەست من قرار بوو هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەو وەختە ئەگەر ئەساینێکی بوو ئەساسنامە بوو یا ئاینامەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەو وەختە ئێمە گشتمەتیا بوو قرار بوو لە زەحمەت کێشان و لە ئازادیەکان و لە سوسیالیزم دفاعکە باڵی نازانم شەکداری حیزبی کۆمونیستی ئێرانە ئەمانە لە گشت ئەمانە هینیان لایەنداوە واقعاً بە نظر من تەشەنج ئەمان سازمانیاندا نە پێشمەرگەی کۆمەڵە لەو ئوردوگا ممکنە حتما کەسانێکی تیابێ چوزانم تەحریک بێ بەڵام ئەوانە نەبەدڵ بوو بۆیە ئەوەنە ناحەق بوو مەجبور بوون ئەو هینیانە کۆ کردو ئەو ئیمزا کەمپین ئیمزایانە کۆ کردو و ئیسە کەوتونس ئەو وەزعیەتە ئەقەمنشینیان کردووە لەسەر ئەم مەسئلە ئەمان بەرحاڵ ئەگەر سوعاتر بێ لە مورد ئەوە من هەر لە ئیدامەی ئەمەدا سوالم هەیە لە تەی 2 ڕۆژە مساحبەی حەسەن ڕەحمانپەنا و جەماڵ بزرگپور هەروەگە تۆزیحاتەیە لان تۆشدا حەسەنی ڕەحمانپەنا ئیدعاکە کە ئەڵێ ئەو ڕفیقانەوە گێمە لە ئۆردوگایە ئازاد دێن و دەڕۆن لە هەموو ئیمکاناتێ بەرخوردارن بەڵام هەر ئەوڕۆ سەعاتێ لەوە پێش 12 ژانویە
جەماڵی بزورگپور باسی لەوە کرد کە ئەم ڕفێقانە ئەو ڕفێقانەی بەستا حیزبی کۆمۆنیست بە قەولی ئەو لە کۆمەڵە ئەعلام جوداییان کردووە دەرنەتیجە ئەبێ لەگەڵ دەوڵەتی بەئیسلا هەرێم تەماس بگرن بۆەوەی ئیمکاناتیان لە اختیاردانێ ئەمە نیشانەدا حاضر نین ئیمکاناتیان لە اختیاردا بنێن و تەناقوزیە لەگەڵ تەوزیحەتەکانی حەسەن خەیر تۆ لەسەر ئەم مەسەلە ئەگەر تەوزیحەتە فەرموو. من ڕاستیەکەی زۆر بە جزئیاتەوە نازانم ئەوە نازانم ئەمە غیرە واقعیە کە مەسەڵان ئیمکاناتی خصوصی اختیاریە. ئومیدوارم و ئەزانم حتمما بلەخەرە لە مەقابڵم قساناوە هەم حەسەن کردوێسی و هەم جەماڵی بزورگپور حتمما ئەو ڕفێقانەی کۆمیتە ئیجرایی حیزب یا ئەو بەشە حتمما ئیسار نەزەر خۆیانەکەن و من ئەوە دائەنێم بۆ ئەوان. بەڵام گەرەکمە لە ئێدامەی سوالەکەی قبلی تا ئەوە بێژم ئەم کەسانە ئەم حەسەن ڕەحمان پەنا و تعدادێکیان نەست بە مەحز ئەوە تحت فشار قارەگن هجوومەکەن بۆ سەر کۆمیست کارگەری. ئەرێ با بە خۆ ئێوە ێژن ئەمانە بێت تەسیرن، ئەرێ خۆ ێژن ئەمانە نەماون، ئەمە ئەرێ خۆ ێژن ئەمانە حیج نەبوون. دێ باشە ئەگەر وایە ئەم هەمووە گشتان شەو ڕۆژ خەریکن بەشێکتان زائر پۆزێکی سیاسی و احترام ئامیز ئەگەن بێسۆ گەرێز اتهامەکانت حەسەن ڕەحمان پەناکە دوای قسەی لێ یەکەن بۆ کۆمیست کارگەری ئەرێ ئەی بۆچی ئەو نەناڕەحەتن بدەست ئەم وەزعەوە لە عەبدوڵای مۆهتەدی و نازانم عومەر و فلان و فیسار و بگێت تا ئیسە ئێوە گەشتان هەر بە مەحزەوە فشارتان بێتێ کۆمیست کارگەریە جەماعەت مەرسوو حکومەتم ئەوان وایان کرد. من ێژمەم تەناقوزە چۆن حەلەکەن بە تۆر واقعی کۆمونیزم لە جامعەی کوردستانە هەیە لە فرەیە کادر کۆمونیستن هەر بنیامگەل چەپ و کۆمونیزم ناو ئەو ئوردوگا هەیە و ساڵها ئێمە گەستی ساڵ ڕابردوو تماشاکەین هەمیشەم اتفاقاتە کەوتووە هەمیشە دەسە هاتوون ناو کۆمەڵە و دوایی چوزانم بەجر کۆمونیست کارگەری دەریان کردوون بە جرم کۆمونیست کارگەری ئیخراجیان کردوون هەر تعدادێک زۆر لەم کەسانە لە ژناح چەپ بوون لەم ماوە نردیان بۆ سلێمانی حتا ئیمکاناتیان داپیان بۆ بچم لە سلێمانی لە کۆڵ خۆیان بخەنەوە هەر کەسێ مخالفیانی وایان کرد. بۆیە من وازانم لە 30 ساڵ ڕابردووە وەختەی ماچە سەرەوە هەتا ئیسە بنیامە توانێت بە ئامار و بە ئەرقام و بەناو بێژێتی هەر ساڵێ 2 ساڵ جارێک اتفاقیاوە کەوتووە کۆمونیستەکان بەرحاڵ لە کۆمونیزم دفاعیان کردووە ئەوان ئیخراجیان کرد. ئیسە ئەمە بەشێکی زۆرە لە کادرهای ئەسڵی کۆمەڵە حیزبی کۆمونیستی ئێران ئیسە وێساون. ئەخ تۆ ناتوانی من نازانم غێز ئیبراهیم عەلیزادە کەیتە لە ئەو 7 نەفەرەوە هانوێ قەدیمی ترن زۆرتر زەحمەتیان بۆ کۆمەڵە کێشاوە ڕەنجیان بۆ ئیمکاناتیان بۆ کۆمەڵە تەهیە کردووە. بۆیە من وازانم ئەمە ناحەقن لە موردیشۆ وەیتر بە مەحزەوە زۆریان بۆ تێ دەسەکەن بە اتهام و دەسەکەن بە تەبلیغات عەلەی کۆمونیزم کارگەری لە ارتجاعیترین کەسانێکیان هەست وا بریام شەرمی لێ بیخوێنێت تۆش گەلێەوە عەلەی مەرسوول حکمەت و حتا تازەی عەلەی سلاح مازوجی کە دەبیریان بووە تا ئیسەیش دەبیر حزبەکەیان بووە تەبلیغات سازمانەدەن اتهام و تەوهین سازمانەدەن. بۆیە ئیسە وەزعەکە واسە ئەمانە کەمێ تەفشا قاریان گرتووە وەلێتر وازانن مەسەڵەن کۆمونیست کارگەری بەم نەوعە قسە و باسەوە ئەوانەیکەن و حزبی حکمەتیست مەسەڵەن پاشەکشەیەکا و لەسەری ناڕوات نەخیر لەسەری ئەڕۆین و هەتا ئاخریش لەسەری ئەڕۆین و لە بەرابەری تەڵەبی لە ئازادی خوازی لە کۆمونیزم دفاعکە لە هەر شوێنێکی ئەم دنیا بێت. سپاس بۆ تەوزیعەکان لە ساڵی سەرداری بەهۆی ئەم وەزیەتەی ناوخۆی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و بەرحاڵ حەسەنی خەیر دیسان فرسەتێکی گیر هێناوە جارێکی تر ئەو دروانەی کە هەموو خەڵک لە شەبەکای ئیجتیماعی ومانە ئاگادارن دژ بە کۆمونیزمی کاریگەری دووبارە ئۆغدەکانی خۆی خاڵی کاتەوە. ئایا ئەم قسە و باسانە ئەرزشی مەصرفی چێدا ئەم هەمووە تەنەفر و پەراکەندیە بۆ چییە؟ باتەوە جێبەوەی قسەکانی حەسەنی ڕەحمان پەنا 180 دەرەجە لەگەڵ قسەکانی ئیبراهیمی عەلیزادە کە لەسەر جیابوونەوەکان و ئەموال لیەپرسن زۆر بە وردی تەوزیحەدا کە هەموو شتێک قانونی چۆتە پێشەوە هەموو شتێک تەحویل دراوە لایەن کۆمونیزمی کاریگەری و هیچ شتێکیان نەبردووە بە غەیری نیروی ئینسانی. بەڵام ئەم قسانەی حەسەنی ڕەحمان پەنا
باز دەواکە کە دزیان کردو چیان کردو ئەموالیان بردو ئەمەیان کردووە ئەم تەوزیحات و ئەم ضرورەتە لە چۆ دێت هەزایەکی من هاوڕێ عەبوو حەز ناکەم بەعزە کەلیمەیە بێ بە زوانمە بە نەزەر من ئەمە شەرماوەترین شتێکەوە حەسەنی ڕەحمانپەنا بەرامبەر بە کۆمونیست کارگەری و بەرامبەر بە جەماعەتێکی یەکجار زۆر کە حتا لە کۆمونیست کارگەریان نین بەکاری تێرێ کەوا ئەو شتانەوە ئەمانە ئەم چەند ساڵە لەسەری خواردویانە و ئیمکاناتێکی زۆر این بووە نەتیجەی فعالیەت و ڕەنج و دەستاوەردی هەزاران ئینسان بووە کە لە دەهەی ئەوەڵاوە کۆمەڵە فعالیەتی کردەوە حزبی کۆمونیستی بەدەستی هێناوە کە ئیسەش ئەمان هەر لێیە خۆن شەرماوەرە خۆیان ێژن 1000 نەفەر 90% چوونە دەرەوە ئەم 90% ئەو حزبیان گەیاندەویە ئەو ئیمکاناتیان فراهم کرد ئاخر سەدها و هەزاران کەس لەم ڕەفێقانە بوون کە ئیسیش هەن لە ژێرگڵا وا ئێوە ڕەفتارەکەن لەگەڵیانە ئەو زەحمەتیان کێشا و کۆمەڵیان کرد بە ئەوە سەدها نەفەر لە کادرهای ئەو دەورانەی کۆمەڵە کە ئیسا یا بریندار بوون ناقص العزو بوون ئیسەیش بە دەرد و ڕەنج و گولە و نازام ئەوانەوە ئەو سەردەمە بۆ کۆمەڵە زەحمەتیان کێشاوە و ڕەنجیان داوە هەر ئەناڵێنن شەرماوەرە بە نەزەر من ئەمانەوە قسە بکەن بەرامبەر بە ئێمە ئەوەڵەن ئەمانە خۆ بەداخەوە لە درۆکردنیش ئەبایەکیان نییە ئەوە دانراوە لە دنیای مەجازیە حەسەنی خەیر و توێسی شتیان دزیوە حەسەنی ڕەحمانپەنا هەر لە پاڵیا مساحەبەی عەلی مەحموودە لەگەڵ ئیبراهیم عەلیزادە یەژێن نەخەیر هەچێشتە باس چۆسە بەرەوە بەش من و مەنسوور حکمەت ئیمزامان کردووە لە کتێبەکەیش یا توێسی من داوا ئەکەم لە ئیبراهیمی عەلیزادە یام قسانەی وەربگرێتەوە یا بێژێ بە جەنابی مەعاونەکەی کە ئاخر بۆ واکەی بە نەزەر من کەسانێوە ئەکەونە حاڵەتێکی ئاوا بۆیان هیچ شتێک مهم نییە پرنسیب ناناسن بە ئاشکرا درۆکەن پێم وانییە حەسەن ڕەحمانپەنا خەبەری لە منە بێ چون 30 ساڵا لەگەڵ ئیبراهیم عەلیزادە و ئیسە مەعاونیەسی ئەگەر خەبەری هەیە ئەگەر خەبەریە کە قەتعەن هەیەتی حکمەتی ئەم درۆ دەلەسە چییە؟ ئەمانە بە نەزەر من لە بەحس قبلیش ئیشارەمان پێکرد ئەمانە هەر وەختێ گەرەکیانە شتێ بکەن هەر وەختێ تاقفشا قارەگن و بە تایبەت بەنظر من لەم ئەوزا حواڵی ئێستادا گەرەکیانە شیت بکەن بەرەو ناسیۆنالیزم و بەرەو ناوەندی هاوکار و چنە ئەو جبهە مەجبورن احتیاجیان هەست گوێن بن بەهین بۆ وەریان گرن بە کۆمونیست کارگەری بە مەنسوور حکمەت بۆچی عەبدوڵای مۆحتەدی هەروای نەوت عەلی مەنسوور حکمەت 30 ساڵان وەبەر 20 ساڵان وەبەر هەرم جوێنانەی نەداوە ئەمە ێژێتی گشت ئەمانە هەر کەسێ واگەرێکە بەرەو ئەوێ شیفت بکە ئەبێ حتمما چواردان نەژین با مەنسوور حکمەت و کۆمونیست کارگەری بۆیە ئەمە بەنظر من بێبنەماترین شتە ئێمە هەموو ئەسنادێکمان هەست کە تەسویە حەساو کراوە ئەو بەشەی وا لە کوردستانەوە بووە حتمما و بەشی لە ئێرانە لە خارەجا بووە هەمووی هەیە بڵاوە بێتۆ جا ئەو وەختە ئەزانن کێ ڕاستکە و کێ درۆکە ئەمە ئایسە مەسرەف داخلی هەست بۆ تعدادێک وا خەبەریان نیە لەم تاریخە نازانن ئەو وەختە ئەو هەموو ئوردوگا و ئیمکاناتە چەرێ متەمەدنانە تەحویڵ ئەمانە درا من خۆم مەسئولیەتم بووە کەسێ هەست بەناو حەمەی تورجان وەخت لە سلێمانیا من مەسئولی علاقاتی ئەو وەختە بووم تەحویڵم داوە بە شاهدی حەمیدی دایانە و بە شاهدی عمەری قەرەسەقەر عمەر نەوشیروانی هەر کەسێ ڕەحمانی حسەیندارە تەحویڵی ئیمزای هەیە تەحویڵی سەلاحی مازوجی و مینە حسامی کە وەختن ماندەی ئەوان بوون دراوە و لە دەرەوەی وڵاتیش عین وەلێ حەسەنی ڕەحمانپەنا خۆت سەداقەت و ئەوانە هین ناناسێ بۆ بردنە پێشی مەبەستێک واهەسی بەرامبەر بە نەفرەتێک واهەسی لە کۆمونیزم و بۆ ئەوە لە بارەگای ئەو ناوەندا قبولیان کەن ئەشێ حتمما گوێنەکان و ئتهامەکانی بە کۆمونیست کارگەری بدا و ئێمە حتمما لە ئایندا ئەم ئەسنادە بڵاوەکەینەوە. سپاس ساڵی سەرداری پێدوانیە ئەم تەناقوزە ئەو قسانەی حەسەنی ڕەحمانپەنایی کاوەکو بەیسا ئەندامی کۆمیتەی مەرکەزیان و ئەو قسە و باسانەی کە ئیبراهیمی عەلیزادە زۆر ڕۆشن باسیواکە هەموو شتێ بە دروستی چووە پێشەوە هەموو شتێ تەحویل دراوە لە پایە من و مەنسووری حکمەتیش ئیمزامان کردووە لە پەنای موساحەبەکەشە ئێتفاقەن سەنەدەکان دانراون ئەو سەنەدانەی وا ئیبراهیم عەلیزادە ئیشارەی پێکا
بالاخره ئەبێ یەکێکیان قسەکانی خوان وەرگرنەوە ڕوو بە جامەعە یا برامی عەلیزادە بڵێ منەوە دەم درۆم کردووە یا بێ حەسەنی ڕەحمانپەنا ڕوو بە جامەعە ئەلام کە بڵێ من درۆم کردووە من ئیشتبام کردووە. هاوڕێ عەبوو من باسم کرد ئەزانێکی لەم ماوە یەک مانگ گوزەشتا اتفاقاتێک کەوتووە دروست بەرعەکس مەسەڵەن جەمال بزورگپور لە مساحەبەکەیان ئەمدانەی ئیمڕۆی وەزام 3 ژانویە حدود 10 ڕۆژ لەمەوبەرە باز ئەوەکە کە ئەبێ ئێمە هێشتان ڕەفیقانە چوونەوە بۆ ئوردوگا ئەبێ ئێمە بە شێوەی سیاسی متەمەدنانە نازانمە ئیرادی نییە اختلافمان بێ ئەم مەسایلە حەلکەین ئومیدوارین وا بکەن بە مەحز ئەوەم ڕەفیقانە چوونەوە ئەو نامە کەزایە نووسی کە ئەوە چودانم ئەبێ بڕۆن مەسئولیت بە ئێوەیە تهدیدی کردن ڕسمەن بە پێشمەرگە من مەرزوو مەسەر ڕیا فریوکاریە ئەوە چی لە 3 ژانویە نامەی دەبیرخانەت چی ئاغای جەمال بزورگپور حەسەنی ڕەحمانپەنا زۆر بە ئاشکرا وا ئەزانێم خەڵکە حافزەیان هینە بەدا خۆشبەختانەی سەر دنیای ارتباطات دوای لێ هاتووە مەحس ئەوە هەر شتێک چودانم 5 ساڵەوە بەش قۆمی بێ ئەهێنێ ڕوو من ئەسڵ تعجب کرد وەختی یەکێ ئیمڕۆ دای نابوو مساحەبەکەی عەلی مەحموود لەگەڵ ئیبراهیم عەلیزادە لەسەر ئەوە کە بابا هەچێشتمانە من و تەحویڵ دراوە بە شێوەیەکی دروست هیچ ئیرادێک نەبووە مەسئول حکمە هیچی نەبرووە ئەمانە خۆ بە نظر من شەرم نایگرێ حەسەن ڕەحمانپەناوە بە ئاشکرا ئەم قسانەیەکە دەبڕۆ لە دەبیرەوەڵەکەت پرسە یا دەبیرەوەڵەکەت تاکەی سکوتەکە لە موردەوە واقعاً ئینسانێکی ئازادی خواست کۆمونیست و مارکسیست وشتە بەجێی خۆی کەسێ وا ئازادی خواست بێ نابێت لە مبارزە ئەو نە سەداقەتی بێ حەق و ناحەقیکە لە ئیبراهیم عەلیزادە بۆ نایەژی حەسەن ئەوەی تۆ غەڵەتە وا نەبووە یا مەرزوو مۆسە کە لەم جۆرەشتانە هەر هەمیشە یا خودە ئیبراهیم عەلیزادە ماگەی لەوە بەر لە کۆڵا جەلسەی گر هەست لەبان دنیای مەجازیۆ وتی ئەم ڕەفیقانەوە مخالفین بوون نەهاتنە کۆنفرانس تەشکیلات خارج ئومیدوارم کنگرەی کۆمەڵەکە ئیسا ئەگیرێ بایکوتی نەکەن ئەرێ پرسیارەوەیە بێزەحمەت بێژن ئێوە بەلەوە سەر ئیبراهیم عەلیزادە ئەم قسانە بکە ئاینامەی بەرگوزاری کۆنگرەتان نووسیوتانە کە ئەم جەماعەتە حەقیان نییە مەحرومتان کردون ئەوە چی کەوا مەحروم بکە ئەمە چی کە دوای ئەوەیەژی بەشکەم بایکوتی نەکەن گەرەکمەوە بێژم بەداخەوەمانە کەوتونە سەر وەزعیەتێ کە ڕاستگۆیی نەماوە ناویانە ئەبێ هەمیشە پێیان یاداوەری کەیتۆ بۆیە ئەم تەبلیغاتە ئەم هەراو بەزمەوە ناویانەسۆ شەو ڕۆژ لە تەلەڤیزیۆنەوە قسەکەن عەلەیکوم میسکارگەیوانە بێبنەمایە هەر قسەکانی ئیبراهیمی عەلیزادە کە ئیمڕۆ بڵاوە بووەوە دیان بەوە ئەنێ و حتا ئەوەی وا لە کتێبەکەیە نووسیوێسی دروست 180 دەرەجە بەرعەکس ئیتهامات و تەوهینێکەوە کەسێکی وەکو حەسەنی ڕەحمانپەنا ئیمڕۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە ئاشکار ڕوو بە خەڵگوتی نابێ ئیبراهیم عەلیزادە جواب باتۆ یا بێژی ئەو یا ئەشێ بێژێ ئەو وەختە من ئیشتبام کرد نەخەیر خراپ بوو یاشە بێژێ ئەمە غەڵەتە من وازانم ئەمانە دەبێ لە ئەو نامەی دەبیرخانە کەزاییە وەرگرنەوە بە نەزەر من افتزاحێکی سیاسی بوو نامەی دەبیرخانە وە قسە و باسی دوێکەی حەسەنی ڕەحمانپەنا دوومین افتزاحی سیاسی بوو هاتن تەوجیهی کەن هاتن جواب بنەوە وەرێ بە نەزەر من ئەسڵ جوابەکەیان نەداوە و کەماکان لە نەزەر هەرچێ کەسۆ ئەمە ناحەقیە بە تایبەت بە بڵاوبوونەوەی ئەو تیکە لە مساحەبەکەی ئیبراهیمی عەلیزادە لەگەڵ عەلی مەحموود نازانم شاید 10-15 ساڵ لەوە بەر ئەو مساحەبە کراوە بۆیە من وازانم بەم نەوعە لە اتهام لە ناڕاستگۆیی ئەوانە کاریان بۆ ناچێت سەر دروستەکەی ئەوەسە نامەکەیان وەرگرنەوە مەعزەرەتخاییکەن ئەو ڕەفیقانەوە هەر نەوێ حق حقوقیان هەست زەحمەتیان کێشاوە صاحب حقن ئەبێ صاحب ئیمکانات و هەموو شتێک بن بۆیە من وازانم ئەم نەوعە لە اتهام وا 30 ساڵە ئەیدەن بێبنەمایە و هەرچێ کەسە
ئەمە ئاشکرایە بە تایبەت بە ئەسناد و مەدارکی کەوا ئیسا لە بەشێکی وەکو قسەی ئیبراهیم عەلیزادە بڵاوە بووە بەشێکی ئێمە لە ئایندا قەتعەن بڵاویەکەینەوە هەموو ئەو ئەسناد. زۆر سپاس ساڵی سەرداری دووسێ دەقەمان وەخت ماوە حەز دەکەم پرسیارێکی تریش بکەم هەروەکو بۆ خۆت ئەزانی و کۆمەلگا ئاگادارن ئێمە 30 ساڵ لەوە پێش لەو حیزبە هاتینە دەرەوە و کارێکە خۆمان پێی مۆتەقیدین کردمانە پێش و خەریکەوا بین بەناو حیزبی حکمەتیست و کۆمونیزمی کاریگەری ئەمانە دوای ئەمە 4-5 دانە ئینشعاب دوای ئێمە لەناو ئەوانە دروست بوو و ئەمەی ئەخیریشیان کە دوێنەوە پێر ئەم جەدەلە و بەحثەی لەسەر ساز بووە بۆچی بێ تاوانەکە ئێمە بین بۆ جنێوەکان بە ئێمادەن ئەمە چۆن تەوزیح حەدەن بۆ کۆمەلگا خۆب ئەوان پێیان وایە هەر کەسێ خۆ تەنیا ئەم دەورە نییە من عەرزم کردن مەسەڵەن دوای جیابوونەوەی ئێمە دەیان مورد مەسەڵەن لە زاویەی چەپ و کەس هاتووە من لە بیرمە 7 نەفەری کەسانێک بوون لەوێ دەریان کردن بە جرم کۆمیسکارگەری کەسیان محاکمە کرد بە جرم کۆمیسکارگەری ئاوارە بوون فرە کەس 6 پێشمەرگەیان لەبەر خاترەوە دفاع یان کرد لە ئیبراهیم عەلیزادە کە پاسدارە لە ڕێڕانیە بۆ سلێمانیا گەلێکی بوو ترۆری بکە یەکێتی نیشتمانی خستنیە زیندان دفاعی لێ نەکردن ئێمە دفاعمان لێکردن دوایی هەر 6یان هاتن بۆ ناو ئێمە نەگەڕانەوە بۆ ناو ئەو حیزبە ئەو سازمانە چون پیان وا بۆمانە کۆمیسکارگەری بۆیە بە هەر دەرەجەیە لە زاویەی چەپۆ بارحاڵ بەحث مەطرح بێ اختلاف مەطرح بێ چودان دفاعەکەن بەعزێکیان لە سابقەی کۆمەڵە ئەم ڕەفێقانە ئەم جەناح چەپە بەخێژ ناڕیگیان ئێمە دفاعەکەین لە مسۆبات کۆنگرەی 6 ئێمە دفاعەکەین لە حزبی کۆمونیستی ئێران ئێمە دفاعەکەین لە حاکمیت شۆرایی ئەمە مسۆبات کۆنگرە بووە ئێمە حاکمیتەکەین لە ئەو اتفاقاتەوە ئەو ساڵانە گوزەراوە ئەمانەکە دەخۆ ئێمە وەکو کەسانێک وەکو حزبێک وەکو جیانی حزبی حکمەتیست خۆ بە هەر دەرەجەیە هەر کەسێ لە چەپگەرایی لە کۆمونیزم لە ئازادی خوازی و لە سابقەی درەخشانی ئێمە لەو دەورا و حزبی کۆمونیست و ئەوانە بکە معلومە دفاعی لەکەی کابرا پێ وایە حتا قائل نییە ئەم ئاغای حەسەنی ڕەحمان پەنابەوە کە من یا حزبەکەی من حەق ئازادی بەیانمان هەست بۆچی دەخاڵەتەکەن بۆچی قسەیەکەن بۆیە بە نظر من لەم چوارچێوە قابل تەوزیحە و تەواو گوێنەکانیان و بێحورمەتیەکانیان و تەوهینەکانی بە ئێمەکەن لەو ئێمەکەن بەڵام گشت ئەمانە ئێمە ئەیپەزێرین لەبەر خاطر ئەوە دفاعەکەین لە کۆمونیزم دفاعەکەین لە کاریگەر و زەحمەتکێش دفاعەکەین لە حاکمیت شۆرایی دفاعەکەین لە سابقەی حزب کۆمونیست ئێران ئەو وەختە لە سابقەی خۆمان ئەوە ئاسان نییە ئەمانە بە ئێمە ێژن ئێوە چکارن چۆن چکارن جوانێ بووم من و 1000 ڕان کەس وەکو من زەحمەتم تیا کێشاوە ڕەنجم تیاداوە حەقت نییە تاریخ ئێمە و ئەو نەسڵە و ئەوانەوە نەماون و خەڵکێوە ئەو وەختە دفاعیان لە ئێمە کرد مەخدوشکەی ڕەحەت بی فرۆشی بخیتە اختیار جەیانت و گرایشاتێکی تر بۆیە بە حەقی خۆمان نەزانی ئەمە داستانەکەیەسی و ئەم کەسانە ئیساەتون و سەمەیان گەرەکیانە مەسەڵان جوزانم بە ئیمکانەتی زۆر وە حال اختیاریانە ڕەفێقگەرێک وە مەخالفی سیاسیان بووە بەشێکیان حەز کردووە ئێستا گەرەکیانە ئەمانشە مەحرومکەن و خۆب ئێمە لە ئەم جەناحە تا ئیسە لەبار سیاسی و خۆب هاوجەهەتیمان بووە لەو شتانەوە ئەوان وتویانە 3-4 موردم عەرز کرد قابل دفاعن بۆ ئێمە هەر کەسێ ئایسا هەر کەسێکی تر بێژە کاکە زندەبات مسۆبات کۆنگرەی 6 کۆمەڵە یەژم دەست مەریزە هەرکە بێژێ کاکە ئەو وەختە زندەبات کۆمونیزم دەست مەریزە بێژێ زندەبات حاکمیت شۆرایی و حاکمیت خەڵک زندەبات وەلێ تۆیەکە چراغ زەردی بۆ دائانەی وەچی لە ئەگەڵ ئەحزابە گەرەکتە ئایندە تەعینکەی و مردم لە دەخاڵەتکردن لە ئایندەی سەرنوشتی خۆیانە مەحرومکەی ئەشێن تزارە بێت لە مەقاڵیا کۆمونیستەکان بێسن تەنیا ئێمەش نەبووین هاوڕێ بوو ئێمە فقط ئاخرین حزبێ بووین و هینماندا ئیطاعەماندا ئەوە سەدها کادری کۆمونیست و خۆشناو
کە لە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانە ئەو بوون و لە هیچ حزبێکی کۆمونیستیا ئێستا نین، بەڵام شرافەتی سیاسیان هەیە، بەڵام کۆمونیستن، بەڵام لە تاریخ خۆیان دفاعەکەن هاتون سەردەم. ئێمە اتفاقاً ئاخرین جریان بووین. بۆیەوە لێو ئەوان بە هەر حاڵ بەرامبەر بە هەرچێ کەسە هەن و بە تایبەت پێیان وایە ئێمە نەقش و دەورمان هەست بەرعەکس ئیدعاکانیان، بۆیە مەسەڵەن حەمڵەکانیان بەرامبەر بە ئێمەکەن و خب ئێمە سیاست و جاگیریەکمان هەست لەوە لا ناین و کار خۆمان دەکەین. زۆر سپاس ساڵی سەرداری دقیقەی زۆرتر وەختمان نەماوە، گەر شتێک من لەناو سوالەکانمان نەبوو بێت یا شتێک خۆت پێی وا بێت لازمە فەرموو لە دقیقەیەکا فەرموو. قسە و باس لەم بارەوە زۆرە. من ئومیدوارم ئێمە هەمیشە داوامان کردووە واقعاً ئەوڵەن 2 ساڵیشە لەمەوبەر ئێمە وتمانە ئومیدواری انشعاب نەبێ، چون بە زەرەرە. ئێمە زانین عەلا ڕەغم هەر نەزەرێکمان لەسەر هەر ئینیکی بێت جمهوری ئیسلامی ممکنە ئیسرائیلێکە زام خەڵک نائومێد بن، گشت ئەمانە، بەڵام بەداخەوە ئەمانە خۆ ڕعایەتیان نەکرد، ئەمانە انشعابیان تەحمیل کرد، ئەمانە جەناح خۆیان بردە بەرەوە، ئەمانە هەرچێ ئیمکاناتیان خسی اختیار خۆیان، هەرچێ مەسئول جەناح مخالفیان لا برد، کۆمیتەی تەلەڤیزیۆنیان لەژێر دەستیان دەرهاورد، ئیسەیش لە ئوردوگا حتا مەحرومیانەکە لە نان خواردن و نازانەوە کە دەمانچەیە بەلاقەیان بێ کە ئیتفاقیان بۆ نەقۆمێ. بۆیە ئێمە ئومیدوار بووین، تەواو تەلاشمان ئەوە بوو، هەمیشەش بۆ تومانە، بەڵام وا دیارە ئەم ئینشعابیان ئەم جەماعەتە ئێمڕۆ جەمال بزۆرپوری وتی قەتعیە تەحمیل کردووە، بەڵام ئینتزار و تەوەقوعمان هەست ئەوەڵەن خەڵک ئەبێت دەخاڵەتکەن، ثانیان بە شێوەیەکی دروست بەنەبەرەوە، بە دوور لە تەشەنج، بە دوور لە نامەی دەمیرخانە و تەهدیداتی جەمال بزۆرپور و حەسەنی ڕەحمان پەنا، ئەو ڕفێقانە حەقی خۆیانە. تەکتەک ئەو ناوانە ئەگەر ئینسان بیخوێنێتەوە، من نازانم غێرە سەیبراهیم کام لە ئەوانەوە ئیساهانە ڕەهبەری کۆمەڵا لەوانە قەیمی تر بوون، لەوانە زەحمە زۆرتیان کێشاوە. حەسەنی شەمسی خۆ لە سەیبراهیم قەدیمی ترە، بۆ بێ دوای 40 ساڵ مەحرومی کەن لە ئەوە کە ئەسەحەیە بەلاقەویەوە بێ، لە ئەوە کە تاقێکی بێ ئیسراحەت کات و بچن تەهدیدی کەن دەریکەن. کێ وەکو ڕەوف پەرستاری کردووە لە 40 ساڵ ڕابردووە بۆ ئێوە مەسئولی نظامی و حفاظت بە کاغەزێکی کەزایی دەمیرخانە ئەیخەنە ئەولاوە. بۆیە ئێمە طرفدار ئەوەن کە انشعابێکی متمانە حق و حقوق بە هەر دەرەجێ هەن، بە هەر نیوێ هەن و حەقی خۆیانە ئەو ڕفێقانە بچێتەوە بە دوور لە تەشەنج، بە دوور لە نامەی دەمیرخانە، بە دوور لە تەهدید. ئێمە ئەوە وازانین بە نەفع هەردوو لایە، بە نەفع خەڵکە، خەڵ لە نگانی دەرتێ، بەڵام من ڕاستەکەی چاوم ناخواتەوە لەم جەناحەوە ئیس لە سەرکارایە کەسانی وەکو جەمال بزۆرپور و حەسەن ڕەحمان پەنا. ئەمە بکەوێ ئومیدوارین واقعاً نامەکەی هین وەرگرنەوە، دەمیرخانە وەرگرنەوە، ئەو اتهاماتەوە حەسەن ڕەحمان پەنا وەرگێتەوە. ئەگەر اتفاقێ قۆمێ مەسئولیت یا بە کۆمیتەی ڕەهبەری کۆمەڵە وها بە شخصی ئیبراهیمی عەلیزادە دەبێ ئەم مەسئولیتە قبولکە. ئومیدوارین ئەم هەموو خەڵکە داوای لێکردوون بەرحاڵ ئەم داوا قبولکەن و لەوە زیاتر مزاحم مخالفینی سیاسی و حەزب و دەرکردن مخالفین سیاسی و مەحرومکردن مخالفین سیاسی لە ئۆرگانەکان و ئیمکاناتێەوە بە زەحمەت کەسانێتن بەدەساتووە. ئەمانە کەمترین زەحمەتیان بۆ کێشاوە، مەحرومیان نەکەن و ئەویش حەق خۆیانە لە ئوردوگا بن، حەق خۆیانە ڕادیۆیان بێ، حەق خۆیانە هەرچێ ئیمکاناتە بەنسبەت دەرسەدێوا هەن پێیان بدرێ و مشکلاتیان بۆ فراهەم دەکەن. زۆر سپاس ساڵی سەرداری بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. منیش سپاس دەکەم هاوڕێ بوو. زۆر سپاس.